چۆن خوێندکاران هیوادارم زۆر باش بن بەخێر بنەوە بۆ ماڵی سمۆرەخان لە بڕگەیەکی نوێیە گەڕاینەوە لاتان لە ڤیدیۆی ئەم جارە باز لە چی ئەکەین بەکارهێنانی ئەم بۆردە ئەکەین بەڕاستی شایستی ئەو بوو کە یەک ڤیدیۆی تایبەتی بۆ تەرخان بکەم بەس بۆ باسکردنی ئەم چییە ئەم بۆردە جا من ناوم لێ ناوە بۆردی ئەلکترۆنی یان پلانەری ئەلکترۆنی باشە بۆچی پلانەری ئەلکترۆنی چونکە من ئەمەم هەیە بۆ خۆم لەسەر مێزەکەم دامناوە بۆ دانانی پلانی ڕۆژانە جا طبعا من دەفتەر پلانەری خۆم هەیە بەڵام هەنێک کاری ڕۆژانی گرنگ هەیە کە من بە هیچ شێوەیەک نابێت لە بیریان کەم ئەو کارانە یعنی هێڵی سوورن جا بۆی لە بیریشمێ چێچکە کار و دوانی لەوانە بۆ حەو کار بێ بەسەرێکەوە من بیرم چێتەوە سوسفا یەکێکیان بۆ ئەمە بەسە چیەکەم بۆ ئەمە بەستە ماڵی سپۆرەخەم بەکارێنم یعنی ئەم بۆردە بەکارێنم سفرەکەم و لێرەوە پێم وتون ئەمیان شەحنە باشە ئەمیان شەحنە لێرەوە شەحنێکەنەوە ئەم وەج بەتاسی کە بەدەستمان گەیشتووە شەحنی لەگەڵانیە بەڵام هەموو ماڵێک لەم جۆرە شەحنیان هەیە ئەها ئەگە سریکەن دوای لێرە ئۆن و ئۆفیەکەیت و داگرسنیت و تاو ئەگەنێ کوژانەوە دیارە شەحنیتیانە باشە ئەگەر نام سریکەن هەم لە قەبارەکە جیاوازی لەگەڵ بۆردەکانی ترا هەیە کە هەمانە بۆردی تریشمان هەیە قەبارێکی زۆر بچووکە هەمانە مامناوەندە ئەمە ئاخیر گەورێتی کە هەمانە جیاوازەکەشی چیا جیاوازێکی ئەوەیە کە ئەم قەڵەمی کە لەگەڵ یەتی بە سێ ڕەنگ تقریبا نووسینەکان ئەنووسێت سێ ڕەنگەکە بۆ نمونە تا وشەیەک ئەنووسی تا کۆتایی وشەکە بە سێ ڕەنگی جیاواز وشەکە تاو ئەکا بەڵام قەڵەمەکانی تر هی بۆردەکانی تر تەنها یەک ڕەنگە ئەمێ شتێکی وە چەندڕاکێژ نییە هەچەند نرخیان هەرزانترە مالە چاو ئاوینترا نرخی گرانترا بەڵام بەڕاستی ئەمیان جوانترە هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی نووسینەکانی شیاوانێ ئێستاش پێشتان ئەڵم هەم لە ڕووی نووسینەکی زۆر خۆشە بڵێن ئەها موبایلتان بەکار هێناوە موبایلی ئێستا لە چاوجارانە هەر لەمسەکەی چەند خۆشە لە چاو ئەوی جارانە جاران زۆر ناخۆش بوو لەمسی موبایلی جاران بەس ئێستا لەمسەکەی زۆر خۆشە مەش عینەن شتە جا من ئەمە چۆن بەکارێنم وەکو پێم وتم بۆ هەزار شت بەکارهێنرێت تەوان پێشم شتێ من بۆ پلانی ڕۆژانە بەکارهێنم چۆن پلانی ڕۆژانە بتوانم جەدۆڵێکی ڕۆژانە دابنم بۆ کاتی مەکتەب جەدۆڵدا ئەنێ یا بۆ کاتی ڕۆژانە با من حساب بکەم من باسی شتی تایبەتی خۆم زۆر ناکەم با بڵێن وەکو مامۆستایەک باڵین بەشێکی خێرایی بکەم ئەگە جەدۆڵ دابنم بۆ بیکەم بە دوو بەشەوە نووسم کاتەکانم لەگەڵ کارەکانم ئەو کاتانی کە هەڵەسم لە خۆ لێرە ئەنووسم بەڵام مەرج نییە لێرە ینی وەکو پێم وتن من وەکو مامۆستایە کە سوود لەم بۆردە ئەبینم دقە بە دقی شتەکانم لێرە نانووسم تەنها کارە زۆر گرنگەکان گریمان ئەو ڕۆژە 5 کاری زۆر گرنگم هەیە و هێڵی سوور نابێلی برم چێ لێرە بۆ شتەکە لە ساعتەکە ئەنووسم ئەبێ لە ساعت چەند شتا و کارە ئەنجام بم بۆ من چیم هەیە بۆ ناڵێمە بە ساعت 9 مەسەلە چی بکەم با بڵێن وەرزش بکەم ئەی نابێ چێ مەسەلە با بڵێن ئەڵم ساعت 12 چیم هەیە 12 مەسەلە ئەبێ لەگەڵ هاوڕێکمان بچمە فڵان شوێن مەسەلە ساعت 3 چیم هەیە ئۆردەرم هەیە بیگەنمە فڵان شوێن مەسەلە ساعت 6 چیم هەیە ڕاوێژی تایبەتیم هەیە لەگەڵ خوێندکارێکی تایبەتە مەسەلە ئەمە ئەو کارانن کە چی بێ نابێ من بیرم چێ وەکو مامۆستایەک بەڵام من ئێستا جەدۆڵدا ئەنێم گریمان من خوێندکارێکم ئەم بۆردەم کڕیوە چۆن ئەتوانم سوودی لێ ببینم بەم شێوەیە من ئەمە کاتی مەکتەبە چی ئەەکەم تااقەتم نییە هەموو دقەیە دەفتەر پلانەر بەکاربێنم یان لاانشە بەکاری بێنم بەڵام حەز نەکەم بیرم چێ شتێکتیە هەموو دقیلانە مەجال نەبێ سریکەم بەس دوادام سێ ڕەنگەکەی بکەن بە سێ ڕەنگە ئەگە لە ڤیدیۆکە زیار بێ زۆر جوانە بە سێ ڕەنگ تەواو بێ بۆ من ئەنووسم چی ئەمە پلانی ڕۆژەکەمە ئەنووسم بۆ سما بیکەم بە سێ بەشەوە چکە من هەمیشە بە خوێندکارەکانم ئەڵەن مامۆستا چۆن جەدۆڵی تایبەتی دابنین هەرچەندە لە کورسەکانمە ئاماژەم پێیاوە بەڵام لە ڤیدیۆکانیشمە ئاماژەم پێیاوە لێرەشە دووبارەیەکەمەوە ئەها ئەم ئەو لاپەڕی کە هەتانە یان ئەو بۆردی کە هەتان بیکەم بە سێ بەشەوە باشە لێرە بنووسن چی لێرە بنووسن کات باشە لێرە بنووسن کار لێرە بنووسن بەش ئەمە چۆن ئیسفادی لێ بکەم ئەو کاتانی کە هەڵەسی لە خەو بینووسە تا و کاتی کە ئەخەوی بۆ نەگریمە ساعت 6 بانی هەڵەسی لە خەو ئەنووسی بە کوردی بەنگلیزی نووسیمە 6 بۆ نمونە ئەنووسی حوت گریمان 7 تا 12 چی بۆ مەکتەب ئەنووسی 7 تا 12 مەکتەب اینجا دوای یەکی تۆ ئیسراحەتەکەی تا ساعت 3 مەسەلە 3 تا 4 چیەکەی 4 تا 5 5 تا 7 خەریکی ئیسراحەت و شتەبی بۆی ناینووسی 7 تا 8 کاتدا ئەنی 8 تا 9 9 تا 10 ئەمانەکەین بە 10 11 ئەخەوی گریمان ئەمە ئەو کاتانە بوو کە تۆ هەڵەسی لە خەوتیا تا و کاتێک ئەخەوی ئەشتی بۆ مەکتەبیش ئەو کارانی کە ئەبێ لە بەرامبریابیکە بۆ ساعت 6 هەڵەسی لە خەوتچێکی گریمان کە تۆ یەکێک کیلۆ کەسانی کە نوێژی بانی ئەکەیت و ئەخەویتەوە دوای ساعت 6 بانی هەڵەسی تۆ بۆ مەکتەب و بەیانیانی چی ئەنووسی بۆ ناڵی ساعت 6 وەرزشەکەم لە دوای ئەوی تەبان ئێوە نوشتان کردووە وریابن وەرزشکردن بەسە لە ساعت 7 هەیە ساعت 7 بۆ نەسعی خۆ ئامادەکردن بۆ قوتابخانە ئەنووسم ساعت 7 قوتابخانە ساعت 12 شهر قوتابخانە عین لە قوتابخانەیەتەوە
باشە ئەم دوانە قوتابخانەیە ساعت یەکچیمان هەیە یەک ئەڵی پشوو ئەیەم تۆ ئەخەویت تا ساعت سێ مەسەلە ساعت سێ چێکەڵی سعیکردن لە فڵانوانە و فڵانوانەیە باشە سعیکردن ساعت چوار بۆ ناڵی پشودان ساعت پێنج سعیکردن پێنج تا حەوت ئیسراحەتێکی پشوو ئەی هەنە نووسیوە پێنج شەشم لە نووسیوە مانەوە ئیسراحەتەکەی پێنج ئەی ساعت حەوت چێکی ساعت حەوت دیش دەسەکەی دۆ بەچی بە سعیکردن باشە هەش چێکی پشودان نۆ سعیکردن دا ئەتوانێت کتێب بخوێنیتەوە کتێب ساعت دەژ نووسن ئەی باشە مامۆستا بەشی سێم چی تا بنووسن بەشی سێم لە چ شوێنێکان نووسیتە سعیکردن لە چ شوێنێکان نووسیتە سعیکردن یەخەتی بۆ ڕاکێشە ئەها واتە کە تۆ سعیکی سعی لە چوانەیەکە ئەەکەی باشە سعی لە چوانەیەکاکە لێ چ لاپەڕێکی شایکی گریمان تۆڵی سعیکردن لەوانەی ئاین بۆ نمونە باشە سعی لەوانی ئاین ناکەین بەڵام وانی چەندەمی وانی دووهەمی باشە اینجا دوای نووسیمە سعیکردن لەوانی چیە لەوانی فیزیایە وانی چەندەمی بۆنە لاپەڕە 43 تا 47 بۆ نمونە اینجا دوای ساعت عینشت بۆ ناڵی سعی لە بیرکاری ئەەکەم وانی چەند ئەڵێ بەشی 5 لاپەڕی ئەوە بۆ ئەوە ئەمە جەدۆلەکەی ئێوە کاڵن جەدۆ دانان تۆ قورسا لە مشتی ئاسانترە مەشتا بەشێکی خێرانش باسم کرد بەڵام ئەتوان بۆ دانانی جەدۆلی ڕۆژانە تا ئیسفادی لێکەن اینجا کە شتێکتان جێبەجێ نەکرد سەحێکی لێ ئێن لە تەنیشتیا ها شوێنێکی بۆ جێڵن تۆزە من بە گەورەی نووسیومە بۆ لە ڤیدیۆکات تۆزە گەورەتر جوانتر دەچی ئەوە توان چۆکتری بنووسن هەر شتێکتان جێبەجێ کە سەحێکی لێن جا شەوەکەی کە خەوتن هەست بە وزەیەکی زۆرەکەن کە لە ڕۆژەکەتان ناتوانیتان ئەو کارانە جێبەجێ بکەن باشە ئیتر بەوەش نییە بڵام دەفتەرەکەمون بۆ نازام لەکوێ ئەم وەردا لەسەر مێزەکە دایئنی شەوکە خەوتی سێرێکێکی بزان چی جێبەجێ کردووە دوای سفرێکی تۆ کە تەمان سەحی لێ نای دوای سفرێکی تۆ هەست بە ناڵ موزیەکی زۆر زۆرەکەی کە ئەڵێ ئەو من ئەو کارانم جێبەجێ کردووە شانازی بخۆتەوەکەی وزەیەکی زۆرتر دەبێت بۆ بەیانی کە کارەکانی بانی جێبەجێ بکەی بۆ ئێستا سفرەکەینەوە چکەتەوە جەدۆلەکەمان دانا جەدۆلی نێڕوانیش عینەن شتە زۆر ئاسانە بەڕاستی ئەی بەگەسە بڵێن من نازان جەدۆل دابنێم باشە باسە سفرێکینەوە ئەو سفرمان کردەوە چی بنووسین ئەمجارە یەکەمیان بۆ دانانی جەدۆلی ڕۆژانە بوو باشە ئەتوان بۆ جەدۆلی ئیمتیحانی سوودی لێ ببینین بۆ نمونە گریمان مامۆستا جەدۆلی ئیمتیحانتان ئاەتێ ئەڵێ یەڵڵا بنووسن خوێندکاران بۆنە ئەڵێم بەروار تاقیکردنەوە ئای 16ەکە و هی 20ەکەتان ئەدرێتێ بۆ ناڵێ 22 یانزەی 2024 نەزان 23 یانزەی 2024 24 یانزەی 2024 تا خوارەوە تاقیکردنەوە چیت هەیە بۆ ناڵێ بنووسن ئاین بنووسن کوردی بنووسن جوگرافیا باشە تۆ چیەکی بۆی بیرێنێتێت و هەمیشە لە پێش چاوە بێ ئەتوانی جەدۆلی ئیمتیحانی 20ەکە و 16ەکە لەسەر مێزەکە بۆ شێوازە دابنیت و هەر ڕۆژێ ئیمتیحانتان کرد سەحێکی لێ یانی تاوە مسعین ئیمتیحانی ئەوانەمان تەواو کردووە ئەتوانی بۆ شێوازە سوودی لێ ببینی ئەی بەچی شێوازێکی ئەتوان سوودی لێ ببینم بۆ وانەی مێژوو چۆن بۆ وانەی مێژوو با کۆمەڵی ساڵ بنووسین بۆستن شو یەکترێکینەوە اینجا لێرەیە ئەتوان بۆ شێوازە دای بنێن ئەنووسین ساڵ ڕووداو چۆن وەرە تۆ ساڵەکان لێرە تا خوارە بنووسی بۆ نانووسی 1945 1970 1954 1500 مەسەلە هەلە خۆمانش بارانووسین تا خوارەوە ئەمە ئەتوان بۆ ئیمتیحانی وزاری بە تایبەتی پۆلی 12 زۆر ئیسفادی لەکەن خوێندکارەکانی تریش عینەشت ئەتوان بۆ ئیمتیحانی 26ەکە زۆر ئیسفادی لێ بکەن ئەم شتە هەمیشە لە پێش چاوتانە ساڵەکان ئەتوان تۆزە بشوتی بنووسن ئەگە ساڵەکانتان زۆرترە بەس مناڵم بۆ ڤیدیۆکەوە ئەکەم تا تۆزێ قەبارەکەی گەورەتر بکێتە پێش چاوتان لەوانەیە نەیبینن ئێستا بۆ نمونە من ئەڵێم با بڵێن ساڵی 1945 چی ڕوویاوە هەلە خۆمانەوە شتێکڵین شاری کەشتی هەرواژ نییە بۆ ناڵین هەڵەبجە دروست کراوە هەڵەبجە دروست کراوە مەسەلە ئۆکێ کاتە ساڵی ئەوە چی ڕوویاوە ڕووداوەکەمان نووسی ئەی هەفتاویەک چی ڕوویاوە ڕووداوەکە ئەنووسین ئەها هەموو شتێک لە بەرامبەری ڕووداوەکان ئەنووسین تا زۆر ئەبێتتر تا خوارەوە سێرەکی تۆ لە هەر شتێکا کێشەیەکی هەبێ ئەها چیەکی لا نەگلاش با بڵین دوو سێ شتی تر بنووسم تا شتەکەتان مەفهومەکەتان تێگەن با بڵین ساڵی 1970 چی ڕوویاوە با بڵین سابوون دروست کراوە ئەو شتە دروست کراوە 1954 جەنگی جیانی بۆن کە جەنگی جیانی هەر داما بوونی نێبوو لەو کاتەیە جەنگی جیانی ڕوویداوە ئەمە چیتان تێگەێنم گریمان توێک دنیاشت نانووسی ئاوا باشە سێرێکی بۆ نمونە تۆ ساڵەکە لە ئیمتیحان چۆن ئیمتیحانی خۆتەکەی ساڵەکە ئەتوانین دەسی نەخیتە سەر بەس ڕووداوەکە دەسی خێتە سەر لە ساڵی 1945 چی ڕوویاوە ئیمتیحانی خۆتەکەی ئەڵێ بۆنە شاری هەڵەبجە دروست کراوە
زان ڕاستە ئەڵێ ئەها ڕاستە کەواتە چی لێکی ئەوایکی لەیەکی بۆی تەواو من ئەوم تەواو کردووە هەرچیەک زانی قورسە گریمان ئەویان قورسە گریمان ئەوشیان ئاسام هەڵمان بەژەراهێنا دووەم دانە قورسە دووەم دانە بێ بەسەریا بچیتەوە ئەستێرەیەکی ئەوا لێ ئەی بۆی دوای بەسەریا بچمەوە ئەوە ئەیخێتە بازنەیەکەوە یا ئەڵێ گرنگە تر بە شتێ بێ دیاری ئەکەی گرنگ ئەوێ دوای بەسەریا بێ بچیتەوانێ باشە خوێندکاران ئەمە کاتە بۆوانی مێژوش عینەش بۆ امتحان بێ بۆ ڕۆژانە بێ ئەتوان زۆر ئیسفادی لێ بکەن بە تایبەتی بۆ خوێندکارانتان زۆر باشە کە ئەڵێ بەبێ نووسی ناتوانم سعیکەم چونکە بەڕاستی تۆ ئەو هەموو ڕقەیە ناکریس ئاجا ناخۆش هەموو دەقی وەرەقە لێکی وەرەقی تازە فڕی بێ بخەتەنە خۆڵەکۆ ئەمان نەپێویستی بە وەرەقەیە نەپێویستی بەوەی بڵێ قەڵەبەکەم نەزانام جافیتیانی جافم پێ نەماوە یا بڵێ جافەکەم لە ئیشکەوتووە یا بڵێ وڵا قەڵەم نوکم نەماوە یا بڵێ وڵا قەڵەمەکەم نوکەکەی شکاوە پێست بۆ شتانە ناکەم بۆ سەر ئێشەیە ئەمە نە جافە نە قەڵەمە هیچ شتێک نییە ینی شتێکی ئاساییە هە پلاستیکێکە ئەتوانی پێ بنووسیت و بەبێ هیچ کێشەیە کاتە بۆچی ئەو هەموو کاتە لە خۆت ببڕی بە شتەکانی تر وەرە ئەم هەموو کاتە بۆ خۆ بگەڕێنەوە بە بەکارهێنانی ئەم بۆردە باشە خوێندکاران جامە بۆ ئەوش بەکارمان هێن دوای سەر چ شتێکی ترماوە بەکاری بێنین با بڵێن بۆ وانەی ئەو سفرمان کردەوە بۆ وانەی بۆ نمونە جوگرافیا تۆ نەخشێکی دیاریکراوی وڵاتەکانی هەیە لە خۆمانەوە نەخشێ بکەین خواوە نەخشەیە وحشی ئاسمانیە لە خۆمانەوە نەخشەیەکەکەین بۆ ناڵین ئەمە چیەمەیان بەحسە بە من نەخشی کوێ بێ سویسرا مەسەلە ترەمە شارەکانی دیاری ئەەکەی لێرەیە نازانام ئەمە کوێ ئەمە کوێە ها شوێنەکانی دیاری ئەەکەی بۆ ناڵی سویسرا ئەتوانین لێرا بچووکی لێرا بنووسین زۆر شارەزای سەر دەستی جوگرافیانی چکە خۆم لە بەشی زانستی بووم بەڵام ئەگەر ئەم شتانی ئەتوان لێرەیە کە نەخشەی وڵاتەکەتان نەکرد لێراشتا زانیارە دیاریکراوەکانی وڵاتەکە بنووسن بۆ نەگریمان نەخشەکەی سویسرات ئااتێ لێرە ئەڵە سویسرا بۆ بەناو بانگا نازان مانگیان زۆرە نازانم شیری هاتەوان و کەمانگیان هەبێ ینی شیری خۆماڵیان زۆر ئەبێت باشە یا بۆ نەماست یا بۆ نمونە چسام ئەو بەرهەمام ئەو بەرهەمانی کە باڵین لە بەیانیانە بەکاری ئێنی ئەو شتانیان زۆرە بڵین بۆ بەناوبانگن یان بۆ نمونە چ شتێکی ترمان هەیە ئەڵە بە دروستکردنی مەسەلە سارە بەناوبانگن بە هەر شتێک بێ گرنگ ئەوێت تۆ لێرەیە شوێنێکی ئەهێڵی بۆ ئەوەی کە ئەو زانیارانی سەبارەت بۆ وڵاتەیە یا بۆ شارێ بە هەر شوێنێک بێت بە ناوچەیەکی دیاریکراو لێرە زانیارەکان پڕاکەیتەوە ئیتر هەتاو دقیقە لەبەری ئەەکەی سێکی تۆ هەم لە کتێبەکە ئەیخوێنیتەوە هەم لێرە ئەینوسی کاتە ما بێ بە دوو جا زانیارەکان لە مشکدا کاتە هیچ خوێنکانی نییە بڵێ وەڵام مامۆستا بیرمەچێتەوە شتێکی زۆر ئاسان و زۆر وازەحە ئەمەش بۆ وانی جوگرافیا ئیتر بۆ وانی بیرکاریش عینیشت ئەتوان بۆ نە هاوکێشەکان بە تایبەتی بیرکاری پێویستی بەوەیە ئەگەر تۆ زیرەک بیتیایە هاوکێشی زۆر حل بکەی هەتا هاوکێشی زۆر حلکی ئیمتیحانەکە و باشتر ئەوێت یعنی دەرەجی باشتریش ئەهێنیت ئێستا بۆ نوێ چ شتێ بکەین باڵین لە خۆمانەوە هاوکێشەیە دابێنی نازانم وڵی مەسەلە 2 زائیدەن 5 کە ئاسانە کەڕەتی 6 کۆ حوت یەکسانە بە 2x باشە بۆ نەچیەکیت ئەچی ئەو ژمارانی کە ها لە کردداری کۆکنەوە کەمکردنەوە شتا چیمان هەیە کەم جابوونە کەڕەتەکەکەین کاتە دووەکەدا ئەنینەوە 5 کەڕەتی 6 چەندەکە سی ئەکات جامە کوردی نووسیمە نابێنگلیزی نووسیمە سی ئەکات دوای زایت حوتەکەدا ئەنینەوە دوای کاتە 2x دوایەوە بۆ ناڵین سی ئەمە ئەکاتە 39 لەین ئەکاتە 39 کاتە 2x ئەکسەکە هینە ئەملا دوکات چێتە ژێرەوە سینۆکات ئەچێتە سەرەوە ئەو کاتە سینۆ دابشی دوو ئەکەیت چەندەکات 19 باشە ئیتر تۆ دوای چیەکەی بۆ نەچێکی وەڵامەکە دەکەیتەوە لە کتێبەکە تابێ لە مەزەمەکە تابێ لە دەفتەرەکە تابێ ئەڵێ بزان وەڵامەکەم ڕاست هەل کردووە کاتە تۆ ئەتوانین بۆ ئیمتیحانی ڕۆژانی خۆت بەکاری بێنی ئیمتیحانی 20 60 ها ئیمتیحانی خۆتەکە شتەکان ئەنووسی پێویست بۆ ناکە هەموو دقیق قەڵم و کاغەز بهێنیت و شتەکان بنووسی لەسەری ئیمتیحانی خۆ بکەی ئەوەش زۆر ئاجا بەڵام ئەم بۆردە زۆر خۆشە بۆ بەکارهێنانەکەی تەنها ئەوەی تۆ شتەکان لێرە ئەنووسیت و تاو ئیتر دەستەکەی بە حلکردنەکەی تر ئەگەر وەڵامەکە ڕاست بوو یەک پرسایەکی تر حلەکەی عینیشە پرسایەکەی بیرکاری ئەهێنیت و خەریکی چێبی خەریکی حلکردنەکەی بی باشەمەش بۆ بیرکاری بۆ فیزیاش عینیش ئەتوانین بەکاری بێنی بۆ هاوکێشی فیزیا بۆ نمونە بۆ کیمیا بۆ ئاوێتەکان توخمەکان چۆن بتوانین لە بەریکی لێرە هەر هەمووی ئەنووسی توانین خشتە خودەکە بخێتە ئێرەوە باشار جارە و بەش ڕێزێکیان لە بەرکەی یا ڕێز یا دوو ڕێزیان لە بەرکی نەکەم خشتە خولەکە لە بەرکەی اینجا بۆ چوانەیەکی تر بۆ وانی کوردی بۆ وانی عەربی وانی ئینگلیزی وانە زمانەکان ئەتوانی بە تایبەتی عەربی و ئینگلیزی هەروشەیەکی عەربیت هەبوو لێرە بناڵێ باب مەسەلە ئەتوانی بنووسی عەربی کوردیەکەی بۆ فێربوونی زمان بۆ وانی ئەدەبەکانتان توان بەکاری بێنن کوردیەکەی بۆنا بابی عین دەرگا مەسەلە هەروشەیەکی عەربی هەیە بە لێرە ئەینووسی بەرامبەریش وشە کوردیەکە یا بۆنە ئینگلیزیەکە لێرە ئەتوانی بنووسی ئینگلیزی وشەیەکی ئینگلیزی هەبێ بۆ نامسی دۆر دەرگا لێرەیە ئەتوانین چی بکەی
کوردێک بڵین هەم لێرە ئینگلیزیەکی نووسێ لێرە کوردێکی نووسی شتێکی دیش بۆ وانی ئینگلیزی چۆن ئەتوان سوودی لێ ببینن بۆ نەتۆش ئەکێ بەسێ بەشەوە تا خواری خوارەوە چی وشێکمان هەیە بۆ نەوشی دەقمان هەیە دەق ینی مراوی باشە لێرە نووسی مراوی ئەمان ئینگلیزیەکەیەتی ئەمان کوردێکیەتی ئەمان دەنگەکیەتی دەنگە ئینگلیزیەکی چۆن ئەنووسرێ ئەها دەق بۆنە ئەوە چ پیتێکە ئەها لە ساوندەکانە لە ئینگلیزیا لە پۆلی 12 بەشێکی گرنگی ئیمتحانی وزارەکەتان بریتیە ئەڵێ ئەمە چۆن ئەخوێنێتەوە دەنگەکەی چییە بۆنە خەتێنێ بەژێر یوەکەیە کۆمەڵێک 4 اختیارتیاتە کامیان ڕاستە بۆنە تۆ لێرە خۆت ڕاهێناوە دەق ئەمە هێماکیەتی وەکو هێمای هەشت وایە بەڵام چییە لەبێنی تر دوو ئاوەڕاستە هێڵە ئەترەوە دەنگەکیەتی ئەتوان بە شێوازێکی تریش عینێشت هەموو ئەو شانی کە لە ئینگلیزیا هەتانە کوردێکی لێرە بنووسن چیش دەنگەکەی لێرە بنووسن یا بۆنە ئەو وشانی کە لا کتێبەکەتانە هەیە بەتایبەتی پۆلی 12 هە لە پشتی کتێبەکانتانە ڤێربەکانی تیا پاستەکەی تیا پاسپارتی سپڵەکەی تیا ئەیکەن بەسێ بەشەوە ئەتوانین امتحانی خۆتان کەن و لەبەریکەن ئێترەمەش بۆ ئینگلیزی تر عینەشە دوتم بۆ عەربی بۆ کوردی ئەتوان بۆ ناوی شاعیرەکان لەبەریکەن شاعیرەکان ساڵی 1945 کێ لەدایک بووە ناوی چ شاعیرێک بووە شاعیرەکە چ بەرهەمێکی هەبووە هەمووی ئەنووسن ئەتوانێت چیرەکەی بۆ امتحانی کوردی بیکێ بەسێ بەشەوە باشە بۆ نەتۆ ساڵەکان ئەنووسی لێرەیە گریمان 1514 1213 هەلە خۆمانەوە بۆ نمونام لێرە شێک لێرە ساڵەکە ئەنووسین لێرە شاعیرەکان نووسین لێرەیە بەرهەمەکە نووسین بۆنە ساڵی 1514 با بڵێن نالیمان هەبووە باشە نالیمان هەبوو نالی شاعیر چ بەرهەمێکی هەبووە توانین تۆ لێرە بەرهەمەکان بکەی بە ئیمتحان بۆ خۆ بۆ ناڵی نازانمەڵا بەرهەمەکی چ شتێکە بۆنە شعرێکی هەبێ لێرە دوو دێڕەکە بێ ئەینووسی بەرهەمەکی کتێبێ بێت ڕۆمان بێ داستانی شتێک بێ ئەینووسیت شتەکانی تریش بۆ شێوازە شاعیرەکانی تریش ئیتر ناڵم ئەمە بۆ هەموو ئەوانانی کە پێم وتن عینەشە بۆوانی ئاین سورەت شتێک بێلەبەریکەن ئەتوان سورەتێکی بنووسن فەرمودەیە بێلەبەری بکەن امتحانی خۆتان کە بنووسینەکەی بۆ نمونە خاڵێکی گرنگ بێ بەتایبەتی ئەگەر بوونە پۆلی 12 بن ئاینی ئێزیدی ها لە ئەخیری کتێبەکە هەیە تۆزێ وردە و زۆر شتێکی دا تۆ لە امتحانە هەوڵ بن زۆر بە جوانی سعیتیاکەن هەمووی بکەن بە ینی پوختیکەنەوە بۆ خۆتان شتی نەپەڕن کەڵم پوختیکەنەوە مانای پەڕاندە نییە بەڵام بیکەن با وەرەقێکی ئەیفۆریا لەسەر ئەمە کورتیکەنەوە زۆر باشە بەڕاستی چکە تۆزێ سەرتان لێشێنێ خاڵی زۆر وردی تایە ئیتر کە وردەکان لەسەر ئەمە و ئەینووسن زۆر باشە بن باشە خوێندکاران کاتامە شێوازی بەکارهێنانی وەردە ئەلکترۆنیەکەمان یاخود پلانەرە ئەلکترۆنیەکەمان بۆ نووسینی پلان بێ هەموو وانەکان بێت جەدول ڕۆژانی تایبەتی خوێندکار بە هەرچێکی تر بێ بۆ حتا وێنە کێشان بێت باشە زۆر کەس حەزی لە وێنە کێشانات و مناڵێک بەکاری بێنێ وێنی تاکێشی ئێمە جاران زۆر حەز لە وێنە کێشان و خوێندکاران من بێسە شەو حەزم لێ بەس حیفێ مەجاالم نییە جاران چیمانە کرد کە هەر دەفتەر وێنەمان هاتە بەردەست خێرا وێنی شاخێکمانە کرد خۆرێکمان لێرە ئەکرد ئەوە تیشکمان بۆ کرد یەک ئاو بەسەر شاخەکە هاتە خۆڕ نەمانزای سەرچاوەکی کوێیە دوایەوە خانوێکمان لێرە دروستە کرد و دەرگایەکمان دروستە کرد و دارێکشمان دروستە کرد خۆ جوانی شەخراب نییە ئەومان دروستە کرد بەس هەر بەجددی بۆ لایانی دەرونی زۆر ینی خۆشە وێنە کێشان حتاگە خۆشمان بین کە ئۆکەی مناڵیش نین بەڵام ئەم جۆرە وێنانە ئەگەر زۆر مناڵانش بێت هەر زۆر باری دەرونی و باشەکە خاصەتەن ئەها ئەگەر زۆر قەلەقبی بەتاقەتبی ئەم وێنانە خۆشە جاجاوی کێشی خوێندکارانزان بۆ چ شتێکی تریش ئەتوان سوودی لێ ببینن خوێندکار لە ڤیدیۆیکە پێم وتن خوێندکار ئەبێت لە کاتی سعیکردنە ئەگەر بێشت لەبەر بکە بەدەستێکی یانی بە چاوی لەسەر لەبەرکردنەکەی بێ بە دەستێکیشی شل بنووسێ بۆ دەستی بجوڵێ هەتا ئەندامەکانی جەستە و بجوڵێنی باشە بەکاریان بێنیت لەبەرکردنەکە و ئاسانترە بێ لێرە گریمە شعرێکی کوردی خوێنمەوە لەبەر یەکەم بەم دەستەشەمەها هەر لە خۆم شتەکەم بۆی قەلەقیم پەستانم کەمتر بێتەوە ئەها ئەو قەلەقی لێ منە هەیە کەمترە بێتەوە بنووسینی ئەم وێنانە توانیت تۆ لەبری ئەوی دەفتەرێ پیسکی بەم شێوازە شت بکێشی ئەها ئیتر ئەوە بەو شێوازە توش وەرەقەکە بەدەستی کوردێکە لەبەرەکەی سێکی هەم لەبەرێکی هەم پستانەکە شکەم دەبێت چکۆ پستانی دەرونی زۆرکەم کاتە ئەو جۆرە وێنێکیشانی کەسەکردم یان هەنێ ڤیدیۆ هەیە بینیوتانە ئەڵێن بۆ ئەوی کە باری دەرونی و بڵین ئارامتر بێتەوە چیەکەن ئۆنا یەکەم بە چوار گۆشە تۆزە لاریش دەچێت بەس گلێم لێ مەکەن ها بەم شێوازە چی لێکەن ئەها نازام هەنێ وێنە هەیە ئەوە ئیکەن بینیوتانە هەڵبەتە یا بۆ نوێنەی چوار گۆشە هەموو لێرە ئەکا شتێکی زۆر جوان دەرەچێت لە ئاخیرەکەیە وڵای من بۆ ئەوش بە حەز زۆر حەزەکەم بەکاری بێنم بینیوتانە یا بۆ منە چ شتێکی تر
خوێندکاران ئەنجامەکەی چۆن بۆ بەلاتانەوە هەرچەندە زۆر ناشرینش کردومە بەڵام بەڵحاڵ ویستم مەفهومەکەتان تێبگەێنم کاتوانم بۆ کەمکردنەوەی قەلەقی ئەم ڕێگەی بکەنە بەرەها هەر چارگۆشەی بە شتێک بڕاکەیتەوە شتێکی زۆر جوانە اینجا خوێندکاران لە کۆتاییشە ئەگەر بتوانێت ئەم بۆردە بەدەست بێنن وەکو پێم وتم بە سێ شێوە بەردەستە قەبارە هەرە بچووکەکەی قەبارە مامناوەندەکەی قەبارە گەورەکەی کە لامانە تاکە قەبارەیە کە بەم قەڵەمە بەردەستە قەبارەکانی تر ئەم قەڵەمە تایبەتیان نییە نووسینیشان زۆر خۆشتر نییە لە چاو ئەمەیە باشەمە هەرچەندە نرخی ناڵم تۆزێک گرانتر دیارە لە چاو ئەوانی ترە بەڵام بە ئەو کوالێتانێکی هەیەی نرخەکەی هیچ نییە بەڕاستی اینجا بۆ داواکردن ئەتوان نامەمان بۆ بنێرن بۆ پیجی ئینستاگرامی کاندڵ ستیشنەری نە کاندڵ موتیڤیشن وریابن ئەتوان نامەمان بۆ بنێرن بۆ واتساپ بۆ تێلەگرام بۆ ڤایبەر بۆ تیکتۆک لە هەر شوێنێک بێت بەڵام لە کۆمنت یوتیوب مچیتان لێ بکەم هاوڕێن تکاتان لێ یەکەم وەڵێن مامۆستا ئەمانێ خۆلی یوتیوبە من هەرچەندە کەمتر مەجالم هەجابی کۆمنتەکانی یوتیوبەمەوە بەڵام هەر بێن پێچای خۆتان ئەگەر کەسێک لە کۆمنتە داویشت بکە یعنی نەکەس ناونیشانی خۆی ئایا لە کۆمنتان نا ڕقەمیش ئایا کەواتە هەر شتێکی زۆر ناماقولە بزانێت لە کۆمنتە داوای ئەو شتانە بکەن بۆ تکایە ئەگەر بتانەوێت نامە بنێرم بۆ پلاتفۆرمانی کە پێم وتن لینکەکانیشتان لە دیسکریپشنە بۆ دائنێم لە دیسکریپشنی ڤیدیۆکەیە بۆیە بۆ داواکردن ئێمە لە خزمەتانە ئەبین باشە ئەمە شێوی دەروی بۆردەکەیە ئیتر هەر قیاسێکتانیت لە خزمەتانە ئەبین و لە ئێمە بەردەستە باشە بۆیە سێ شاتینە کۆتایی ڤیدیۆکات تا ڤیدیۆی داهاتوو بەخۆی گەورەتان ئەسپێرم خۆتان لەگەڵ بێ